هەردوو حکوومەت بەیەکەوە ئیش بکەن بۆ ئەوەی کە گەڕانەوەی ئارەزوومەندانەی ئەو ئازیزانەی لە ناو کەمپەکان دەژین بۆ شوێنەکانی خۆیان و دابینکردنی خزمەتگوزاری پێویست بۆ ئەو هاونیشتیمانیانەی کە لە هەرێمی کوردستان و بگەڕێنەوە پارێزەکانی خۆیان. ئێمە لە هەرێمی کوردستان تەئکیدمان لەوە کردەوە کە ئامادەی تەواومان هەیە هاوکاریەکی باشی حکوومەتی فیدرالی بین بۆ هاوکاریکردنی ئاوارەکان و گەڕانەوەیان و داواشمان لێکردن کە بە ئەرکی خۆیان هەستن وەکو حکوومەتی فیدرالی بۆ دابینکردنی پێداویستیەکانی ئێستای تەندروستی هەروەها ئەو پێداویستیانەی کە ڕوبەڕووی ئەو ئاوارانە دەبنەوە لە کەمپەکان وەکو سوتەمەنی و خزمەتگوزاریەکانی تەندروستی خوێندن ئەو هەموو ئەو هاوکاریانەی کە پێویستە وەکو حکوومەتێکی بەرپرسیار بۆ هاوڵاتیانی خۆیان دابین بکات لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی حکوومەتی فیدرالی کرانەوە و ئەوانیش بە سوپاسەوە بەڵێنیان داوە کە کۆبوونەوەیەکی تر لە بەغدا بکرێتن و پارێزگەکان لە هەرێمی کوردستان بچن بەشداری بکەن بە تێر و تەسەلی تەواوی ئەو داواکاریانە بخەنە بەردەستیان بۆ ئەوەی بڕیاری پێویستی لێ بدرێت. ئەمڕۆ بڕیارماندا لە پێناو کۆتاییهێنان بە دۆسی ئاوارەکان بە هاوکاری وەزارەتی پلاندانانی عێراق و هەرێمی کوردستان لە نێو ئەو بڕیارانەدا تەرخانکردنی 150 میلیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی هەردوو کەمپی ئاوارەکانی خازر و حەسەن شام. هەروەها چەند بڕیارێکی دیکەش. ئێمە پلانێکی لە ناکاومان هەیە کە بەشێکە لە پیلانی نیشتیمانی. بەپێ ئەو پیلانە کەمپی ئاوارەکان بە سێ قۆناغ دادەخەین. قۆناغی یەکەم داخستنی 5 کەمپ لە بەغدا و کەربەلا، یەکێکیش لە ئەمبار. قۆناغی دووەم داخستنی 15 کەمپە. لە قۆناغی سێم و کۆتاییدا 16 کەمپ لە هەرێمی کوردستان دادەخەین. داخستنی کەمپی ئاوارەکانی هەرێمی کوردستان ئاستەنگ و زەحمەتی زۆری هەیە، چونکە ناوچەی شەنگال تا ئێستاش ئالەنگاری ئەمنی تایە.